سڵاوتان لێبێت من دکتۆر هەستکەریمم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەم سەرەتا بابزانین لە هەرێمی کوردستان و جیهان چی دەگوزارێت. وەزارەتی تەندروستی ئاشکرای دەکات کەسێکی دیکە لە دوهۆک تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوو. ژمارەی توشبووانیش لە هەرێمی کوردستان گەیشتە 77 کەس. The pandemic is accelerating. It took 67 days from the first report. ڕێکخراوی تەندروستی جیهانی توشبوونی زیاتر لە 300,000 کەس بە پەتای کۆڕۆنا پشتڕاست دەکاتەوە و ڕای دەگەێنێت جیهان لە توانایدا هەیە ڕێڕەوی پەتاکە بگۆڕێت. $602 کەسی دیکە لە ئیتالیا بەهۆی ڤایرەسی کۆڕۆنا گیانیان لەدەستدا و ژمارەی توشبووان لەم وڵاتە لە 64,000 کەس نزیک دەبێتەوە. لە نەمساش گوندێک بە ناوی کۆڕۆنایە و لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم ڤایرەسە خەڵکی گوندەکە دەیانەوێت ناوی گوندەکەیان بگۆڕن. دوازدە حاڵەتی نوێی توشبوون بە کۆڕۆنا لە هەولێر تۆمارکران و لە دووهۆکیش کەسێکی تر تووشی کۆڕۆنا بوو. ئەم کەسە ئافرەتە و تەمەنی 20 ساڵە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە 12 حاڵەتی نوێی توشبوون بە کۆڕۆنا لە هەولێر تۆمارکران کە نۆیان کە سوکاری ئەو توشبووەی سێبیرانن. سێی دیکەش بەرکەوتەی قوتابیە توشبووەکەی پێشوون. بەمە ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستان گەیشتە 77 کەس. دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند 9 هاوڵاتی توشبووی ڤایرەسی کۆڕۆنا لە شاری سلێمانی چاک بوونەتەوە و دەگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێک ئاڕاستەی دانیشتوانی قەزای دەربەنیخان و کۆمەڵگای سێبیران دەکات و ڕای دەگەێنێت بە هیچ شێوەیەک نێنە ناو شەقام و بە تەواوەتی لە ماڵەکانتان بمێننەوە. داواش دەکات هەر کەسێک بەرکەوتەی ئەو توشبووانە بووە خۆی بداتە دەست تیمەکانی تەندروستی بۆ پشکنینی تاقیگەیی. دووپات لەوەش دەکاتەوە کە هاوکاریان بن بە پێدانی زانیاری با هەرێمی کوردستان لە کارەساتی بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا بپارێزین. ڕێکخراوی تەندروستی جیهانی توشبوونی زیاتر لە 300,000 کەسی بە پەتای کۆڕۆنا پشتڕاست کردەوە و ڕای دەگەێنێت جیهان لە توانایدا هەیە ڕێڕەوی پەتاکە بگۆڕێت. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد توشبوونی زیاتر لە 300,000 کەسی بە پەتای کۆڕۆنا پشتڕاست کردەوە و ڕایگەیاند پەتای کۆڕۆنا زۆربەی هەرە زۆری وڵاتانی جیهانی گرتوتەوە و زۆر بە خێراییش بڵاو دەبێتەوە. لە هەموو وڵاتانی جیهانەوە زیاتر لە 300,000 توشبوو لەلایەن WHO تۆمار کراون. ئەمە هەواڵێکی ناخۆشە. پەتاکە بە خێرایی بڵاو دەبێتەوە. لە ڕاگەیاندنی یەکەم توشبوو تا گەیشتە 100,067 ڕۆژی خایاند. بەڵام لە ماوەی 11 ڕۆژدا 100,000 دووەم تۆمار کراواتە گەیشتە 200,000. بەڵام تەنها لە 4 ڕۆژدا 100,000 سێم تۆمار کراوە. ئێستا دەزانن کە چەندە بە خێرایی ڤایرۆسەکە بڵاو دەبێتەوە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ئێمە دیلی ئامارەکان نین و دەتوانین ئاراستەکەی بگۆڕین. ڕۆژ بە ڕۆژ ژمارەی ئەو کەسانەی بەهۆی ڤایرەسی کۆڕۆنا لە جیهان گیان لەدەست دەدەن زیاتر دەبێت و تاوەکو ئێستا هیچ ڤاکسینێک بۆ ڤایرەسی کۆڕۆنا لە جیهان نەدۆزراوەتەوە. پزیشکانیش هەندێک دەرمان وەکو هاوکار بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرەسە بەکاردەهێنن بە هیوای ئەوەی ببێتە چارەسەر یاخود بەهێزکردنی بەرگری لەش بۆیە بەکاریان دەهێنن. هەڤرێکیەک لەسەر ئاستی جیهانی بەڕێوە دەچێ ئەوژی ji بۆی پەیداکردنا دەرمان و ڤاکسینێکێ ji ڤایرۆسێکیرە ku cîhan hejand. Vayrosê COVID-19 hejmarên mezin ji xelkê li welatên cîhanê ji taliya sala 2019 vekirine qurbanî û tenha çareserî jê re nehatiye dîtin. Lê ji bo tûşbûyan hejmarek ji dermanan têne bikaraniyên ji bo serkirina nîşanan yan jî derxistina vayrosê ji cesteyê mirov bi alîkariya bergiriya laş.
تۆسیلیزوماب ئەنتیبادیە وش بۆی چارەسەریە کەیسێن مۆڤکولیە ڕۆمالتۆیدی لە بامەزەنان درەوشێن ئارلۆزدا تێبکارانین هەروەها ژ بۆی هەنجۆرێن مۆڤکولبوونا زارۆکان لێ نۆژدارên چینی نەها بکارتینن تاکو زێدە کارڤەدانە سیستەما بەرگریە لە جەمپێکەتیên کۆرۆنایە دروست نەبە ji ber ku dibese dema ji karketina organên cest e. Lopinavir û ritonavir têkiliyeke ji du dija vîrosan ku di çareseriya nexweşên AIDS de tê bikar anîn, kar dike li ser rawestandina hin enzîman ku rêdidina vîrosan xwezê de bikin. Hydroxychloroquine dermanê malaria ye ku sîstema bergiriyê çalaktir dike ji bo şerê vîrosan bike. Grupa Sanofi ya Fransî Covid dermanî berhemtîne dibêje ku sûdeke berçav ji vî dermanî re heye ji bo çareseriya kêsên koronayê. Remdesivir corekî din e ji dija vîrosan ku ji bo nexweşiya Îbola tê bikaranîn, rêgiriyê hember zêdebûna vîrosê di cesteyê mirov de dike yan jî radiwestîne. Ev derman nîşan da ku bi sûde hember meymûnên hilgir ji vîrosê MERS re ku coreke ji vîrosên koronayê. Hyperimmune globulin an ku jî globulîna bergiriya zêde hoke vaksînekê ye ku antîbadî tê de hene û heman karê sîstema bergiriya mirov dike ku nîşanan dişîne ji bo cesteyên spî di laşê mirov de da ku êrişî vîrosê bikin. Hêvî niha li ser vaksînekê tê girêdan da ku jiyana rojaneya mirovan lê derdora cîhanê vegere rîtma normal piştî ku ev vîros bandoreka mezin xiste li ser abûra navdewletî û bû sedema ziyana mirovî û darayî. بێگومان لەسەر ئەم بابەتە لەسەر بابەتی دەرمان پرۆسەیەکی ورد و درێژخایەنە بەکارهێنانی هەر دەرمانێک کە ئێستا هەر یەکەمان کە ڕۆینە لای پزیشکێک دەرمانێکمان بۆ دەنووسێ تێیاندا هەیە 25 ساڵی پێچووە هەتا یەڵە بڕیاری لەسەر درراوە ئەو دەرمانە بۆ ئەم حاڵەتە بەکاربێت چونکە لە زانستی پزیشکیدا تەنها بەکارهێنانی دەرمانەکە و سوودەکەی ناخوێندرێتەوە لایەنە لاوەچیەکانی واتە زیانەکانی بەنیسبەت پزیشکان و بەنیسبەت دەرمان سازانەوە زۆر گرنگترە وەک لەوەی لە چارەسەرەکەی بۆ چونکە ئەگەر هاتوو دەرمانێک بەکار بهێنرێ ڕاستە لە کێشەیەک چاک دەکە ئەگەر کێشەی دیکە دروست بکە ئەوە ئەو دەرمانە بە دەرمانێکی تەندروست ئەژمار ناکرێ واتە دەبێت ئەو تێستە بە درێژایی چەند ساڵێک پشکنینی لەسەر بکرێ ئەم بابەتەم بۆ باس کرد بێگومان چەند ڕۆژێکە ئەو هەواڵانە هەیە کە ئەم دوو دەرمانە ئەزیترۆمایسین هایدرۆکسی کلۆرۆکوین ئەم دوو دەرمانە بە حساب کاریگەری هەیە لەسەر ڕێڕەوی چاکبوونەوەی ئەو کەسانەی کە کۆڤید 19 هەیە شتێکی باشە با ئێمە هەمومان بەو هەوڵانە دڵخۆش بین با بۆ هەواڵانە بڵین لەوان هەیە ئەمە سەرەتایەک بێت بۆ چاکبوونەوەی نەخۆشەکان بەڵام دوو خاڵ لێرە زۆر گرنگە بێگومان ئەو کەسە یان ئەو پزیشکیان ئەو لایەنەی هەستان بە بەکارهێنانی ئەم دوو دەرمانە یان ئەو ئیتیفاقی کە لە بینی چەند پزیشکێک لە چەند وڵاتێک کرا کە بڵێن ئەو دوو دەرمانە بەکاربێنن ئەم دوو دەرمانەیان بە شێوازێک بیریان لێ کردەوە پێشتر هایدرۆکسی کلۆرۆکوین لەسەر ڤایرەسێکی تر ئیشی کردبووتیان با تاقیکەین وەبزین لەسەر ئەمەش چۆنە دەڵێن گوایە ئەنجامەکان باشن بەڵام نەسەلمێنراوە دەزانن لە نێوان باشن لەگەڵ سەلماندن چەندی بینە ئەگەر بێ لە ڕووی زانستیەوە تەماشاکەین ئەو ماوەیە زیاتر لە 10 ساڵە ئەگەر بڵێ بە تەواتی بیسەلمێنی لە ڕووی پزیشکیەوە بە تاقیگەی هەموو داتاکان لەسەر خەڵکانێک تاقیکرابێتەوە چەندین کەسی پێچاک بوو بێتەوە هیچ ئەعرازێکی جانبی واتە هیچ زیانێکی لاوەکی نەبوو بێ ئەو کەسەی تر دوای کە چاک بۆتەوە زیانێکی تری بەم دەرمانە پێنەگەیاندرابێ ئەمانە هەمووی ڕێڕەوی پزیشکی دەوێت بۆیە خاڵی یەکەم ئەوەیە کە نەسەلمێنراوە خاڵی دووەم ئەوەیە ئەم دەرمانە بۆ ئەوە نییە ئێمە بتر پشتی خۆمانی لێ بکەینەوە بڵین مادام دەرمانەکە هەیە تەواو خۆپارێزی ناکەین یان توش نابین خۆشەویستان کەسانێک هەیە توش دەبن فریان ناکەون ئەم دەرمانە کار لە ناو جەستەشیان نابکە ئێوە بەس بیر لەو کەسانە بکەنەوە کە لەوانەیە بە ڕێگەی ئێوەوە توش بن و تەنانەت کاتێکە دەگەنە نەخۆشخانەش باردۆخەکان ئەوەی ناتوانرێ ئەم دەرمانەشیان بدەنێت چونکە ئەم دەرمانانە بە تایبەتی هایدرۆکسی کلۆرۆکوین
دەرکەوتووە کە کاریگەری لەسەر دڵ هەیە، کاریگەری لەسەر ماسوولگەکانی دڵ هەیە، کاریگەری لەسەر ئەندامەکانی تر هەیە. بۆیە یعنی بە دڵنیاییەوە پێویست ناکە بە هیچ شێوەیەک بە هیچ ڕێگایەک بیر لەوە بکەنەوە بڵێن مادام ئەم دوو دەرمانە هەیە ئێمە کۆڤید-19مان تێپەڕات. نەخێر، ئەمە بیرکردنەوەیکی هەڵەیە. هەر ئەم ڕۆژ خۆشبەختانە سندیکای پزیشکانی دەرمانسازی بڵاویان کردەوە وتیان بە هیچ شێوەیەک ئەم دەرمانانە جارێ نەسەلمێنراوە. ئەگەر بۆ ئەوەشتە بڵێ خۆم لە ماڵەوە هەم بێ ئەوە هیچ ڕێگاکی خۆپارێزی پێ نابەخشێ، بەڵکو زۆر زەرەرەکەی کە ئەگەر هاتوو لە خۆتەوە بیپارێزی، چونکە ئەوەندەی بەکاریش هاتووە بۆ کەسانێک بەکار هاتووە کە تووشی کۆڤید-19 بوون. بۆیە تکاتان لێ دەکەم، تکا لە هەموو ئەو پزیشک و کارمەندانەش دەکەم کە بە تایبەتی ئەوانەی سەیدەلیان هەیە و دەرمانەکان لە دەست دەکەوێت. هەر کەسێک هات تکاتان لێ دەکەم داوای ئەو دەرمانەشی کرد هەر بە قسەی ناخۆشیش بیکەنە دەرەوە نەک بیدەنێ. بۆیە ئەمە لەسەر دەرمانەکە پێویست بوو ئەو زانیاریە بدەین. پێم خۆشە ئەم شەو سەرڕای ئەم بابەتانە پاشتە دێنی سەرداتاکانیش، بەڵام یەکەم جار با بچینە یەکێک لەو شوێنانەی کە بەشێک لە هاوڵاتیانی ئێمەی تێدا کوارانتین کراوە. یەک لەو کەسانەی کە لەوێ کوارانتین کراوە لەوانێ زۆربەتان بیناسن، ئەویش بەڕێز دکتۆر کەمال کەرکووکیە، سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتیە لە کەرکووک. گەرمیان ئێستا ئەو لە یەکێک لە شوێنەکانی کوارانتینکردن لە هەولێرە. دکتۆر جان ئێوارە باش؟ ئێوارە باش، سەلامەت بن. هیوادارم تەندروستیت باش بێ. حەزمان لێ بوو وەکو یەکێک لەو کەسانی کە ئێستا لە ناو کوارانتینەکانی و ماوەی خۆت بەسەر دەبەی چیرۆکی خۆتمان لە کوارانتینکردن بۆ باس بکەیت. سەلااو بۆ گیانی پاکی شەهیدەکان، بۆ پێشمەرگە قارەمانەکان، سەلااو بۆ ئێوەی بەڕێز. بەنسبەت ئێمە کە لە دەرەوە بووین، لە دەرەوەی وڵات بووین، متابعەی بارودۆخی ناو هەرێمی کوردستانمانە کرد و تعلیماتی کە دەرەکرا لە حکوومەت و بە تایبەت لە وەزارەتی تەندروستی و ناوخۆ زۆر بە وردی ئاگادار بوون. بۆ لەوێ بڕیارماندا کە ئێمە بگەینەوە فڕۆکەخانەی هەولێر، هەر لەوێنەوە بچین بۆ کەرنتینە، چونکە دڵنیابوون لە سەلامەتی خۆت کە لە وڵاتێکەوە دێت ناو تەیارە لە فڕۆکەخانە ئەگەر توش بیت و ئاگاد لێ نەبێ یەکەم کەس ماڵەکەی خۆت، کەسەکانی نیزگت، پاشانەوانی لەگەر لە کار ئیشەکەن، دوای بۆ کۆمەلگا خەتەرە. لەبەرەوە ئینسان هەندێک جار ئەگەر دەسەڵاتی هەبێ ئەبێ ئامادە بێتن قوربانی بدا لە پێناوی کۆمەلگاکەی. بۆیە ئێمەش هاتین ئەو بەڕێزانەی کە لە فڕۆکەخانە بوون زۆر بەڕێزەوە دوو پزیشک هاتنە پێش و تێستیان کرد، ئەلحەمدولیلا سەلامەت بووین. خۆشمان دڵنیا بووین لە سەلامەتی پێشتریش، بەڵام بۆ دڵنیابوونی زیاتر کە تەندروستیمان تەواوە ئەو حاڵەتەمان هەڵبژارد و بە ئەحترامەوە بردمانیانە شوێنێک کە لە ناو هەولێر لە ئوتێلێک لە ئوتێلەکانی هەولێر وەک هەر کەسێکی ئاسایی ئەم هەرێمە وەک هەر هەوڵاتیەک چاوەڕێین ئەو 14 ڕۆژە بەسەر بچێ و پزیشکەکان چی بڕیاریان بدایمە ڕێز لە بڕیارەکانیان نەگری. بەڵێ دکتۆر جان، کاتەکانی خۆت لە کوارانتینکردن چۆن بەسەر دەبەی؟ لەوێ خەریکی چیت؟ زۆر سپاس بۆ پرسیارە. زۆر وەختەکان تەقسیم کردووە، هەروەکو لە دەرەوە بیت و کار بکەیت. بە کۆمپیوتەرەکەی خۆمم پێیە، بەرنامەکانم لەلایە، متابعی ئەخباری سیاسی ناوخۆ و عێراق و دەوروبەر و دنیا کەم زۆر بەوردی کاتمان زۆرە. هەروە وەرزش، ماوەیەکی وەرزش شەکەم. ئەوە من پێشتر عملیاتم بۆ کراهی نشتەرگەری توش حادسەیە بووین لە هەولێر، لەبەرەوە چوومە دەرەوە. ئەو فیزیۆتراپیانەی کە پزیشکەکەدایە ناو بۆ خۆمێکم، پاشان هەندێک مطالعاکەم، مطالعی کتێبم پێەیە کە ئەیخوێنمەوە لەسەر کۆمپیوتەرەکەم هەیە. ئەوە ئیتر ڕۆژەکە زۆر طبیعی ئەڕاتە پێش، خەریکە بڵێم وەختەکە بەش ناگاتن. ینی ئەوەش یەکێک لە نیشانەکانی گەشتبینیە. ڕۆژی جار دێن، دوو جاتیمی پزیشکی دێن، تێستی گەرمایی لەشەگرن. دەمیز لەسەر ئەوە پرسیار بکەم دکتۆر گیانپیان وتون کەی پشکنینی زیاترتان لە بۆ دەکرێت، چۆن مامەڵەی کارمەندان و تیمی پزیشکی لە شوێنی کوارانتینکردن چۆنە؟
زۆر ئینسانی ڕێکن نەدووتە ئەو تیمەی کە دانرەوە ئێمە دەستخۆشی لە وەزیری تەندروستیەکەین کە بەڕاستی توانیەتی کەسانی ڕێک هەڵبژێرێ بۆ ئەوەی سەرپرشتی ئەو کارانە بکەن. تیمی ئەوانەی خواردن و دێن و بۆ پاکی هەمویان خۆیان محەسەنن کەمامیان لە دەموچاوە و بەرگی تریان لە بەرە ینی زۆر بە ڕێکیەوە ئەگەر ئێمە خوانەکە توش بوو بین ئەوان ناگرێ ئەگەر ئەوان توش بوو بێ بۆ ئێمە نەقڵ نابێتن معاملێکی زۆر خۆش و شوێنەکەش زۆر پاکە زۆریش ئاگایان لێمانە زۆر جێگەی ڕێزن. زۆر باشە دکتۆر گیان جەنابەت سرە ڕای ئەوەی کە کاری سیاسی و ئەو پۆستێکی ئێستا هەتا پێشتریش سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان بووی وەکو کەسێکی دیاری بواری سیاست و بواری کۆمەڵایەتی پەیامی تۆ چییە بۆ هاوڵاتیانمان پەیامی تۆ چییە بۆ ئەو خوشک و برایانەی تر کە ئێشتا ماوەیەکیان ماوە لە ناو کوارانتینەکان؟ سوپاس بۆ جەنابەت ینی حەقیقەت ئەم نەخۆشیە ئەم ڤایرۆسێکە هاتووە زۆر زۆر جدیە ینی پێویستە هەموو تاکێک لەم کۆمەڵگایە زۆر بەجددی وەری بگرێ و هەر نەفرێک لە لای بێت و احتیمام نەدا و بچێتە ناو کۆمەلگا و هاتوچۆ بکاتن ئەوانی تریش تووشە بن پاشان بڵاوە بێتەوە لە دەست دەرەچێتن تااقەتی تەندروستی خۆشمان ئێمە ئەیزانین سنووردارە بۆیە من تکام لە هەموو هاوڵاتیەک هەیە هەر پلەپایەکی هەبێتن پابەندی تەواوی 100% ببن بە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت ڕێنمایی وەزارەتی تەندروستی و ناخۆ چونکە ئەو شتانی کە کردیانە و پێی هەڵساون ئەم نەخۆشیە لە ئەتوانیت ڕێگری لێ بکەی یا تەخیری بکەی بڵاوبوونەوەکەی حتاکو جیهانی پێشکەوتووی دنیا بتوانن عیلاجێک یا لقاحێک بۆ ئەو نەخۆشیە ببینەوە چونکە لەسەر خۆمان وەستاوە باوەڕتان بێتن احتیمامی پێ نەدەین خەتەرێکی زۆر گەورە ڕۆەکە تەمە ناکەین وانە بێ بۆیە هەر کەسێک لە هەر پلەپایەک بێ پێویستە 100% پابەندی ڕێنمایەکان بێ و کۆنتاکت تێکەڵبوون لەگەڵ کەسوکاری خزمی کە ماڵی لە محلەیەکی ترە لە گەڕێکێکی ترە لە شارێکی ترە کەم بکاتەوە لە شوێنی خەڵکی زۆری تا بێت نەچن ئەم تعلیماتەم زۆر متابعەم کردووە لە دەرەوە لە دنیای پێشکەوت و حتا مێرکل لەسەر ئەوە کی ڤیدۆیی بڵاو کردەوە کە زۆر لەسەرەوە تاکیدەکە ئەم نەخۆشیە ئەتوانین ڕێ لێ بگرین یا دووری بخەینەوە لە خۆمانەوە دەست پێکە ئەگەر خۆت هەستت بە بەرپرسیارەتی کرد بەلای کەسانی خۆشەویستت بەلای برادەرەکانت و هەواڵانی سەرکارت و کۆمەلگاکەت ئەبێ ئیلتیزامێکی تەواو بکەیت ئەگەر نەکە تەمە ناکەین کەس نەبێت نەیکاتن هەمومان پێکەوە ئەتوانین بەرهەڵستی بکەین عیلاجیش تا ئێستا نەدۆزراوەتەوە بڵێن یەکێکە لێرە من عیلاجم دۆزی لەوێ لە مختبەرێ لە بەغدا لە شتێکی وامە هەمووی دوورە لە ڕاستی چونکە ئەو وڵاتانەی زلهێزی دنیا لە سین بگرێت تا ئەمریکا تا ئەڵمان تا رووسیا تا بەریتانیا تا فەرەنسا هێشتا ئەڵێن نەمان دۆزیوەتەوە هەموو ڕجاکەن تکاکەن لە هاوڵاتیەکانیان تکایە تکایە پابەندی ڕێنمایەکان بن تاکو ئەدۆزرێتەوە نیش تەمە ناکەم خەڵکی کوردستان یەکەم دەستخۆشی لە حکوومەتەکەمان لە وەزیری تەندروستی و ناوخۆ و ئەو تیمانەی لەگەڵیان ئیشەکەن ئەلەو خوشک و برا پزیشکانی کە لە نەخۆشخانەکان لە سەنگەری پێشەوەی خەباتن لە دژی ئەو پەتایە وەکو لە شەڕی داعش بیت لەوەش خەتەرترە چونکە نایبینیت بۆنیشی ناکەیت ڕەنگیشی نییە لەبەرەوە تەنها و تەنها و تەنها ڕێگەی چارەسەری ئەوەیە خۆمانی لێ بپارێزین ئەویش بە تێکەڵبوونی نازەروری نەکەین
بێگومان ئەو ڕێنمایانەی کە هەمووی بڵاو بۆتەوە هەمووی لە پێناوی پاراستنی هەرێمەکەمان و ئەو بارودۆخەی کە ئێستا و چەندین خوشک و برایتر لە کوارانتینەکانن هەمووی هەموو بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەیە بەڕێز دکتۆر کەمال کەرکووکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس هیوای سەلامەتی بۆ دەخوازین ئینشاڵا بە زووترین کات بە سەلامەتی دەگەڕێنەوە ناو کەسب و کارتان زۆر سپاس. سپاس بۆ جەنابشتان و بۆ گشت بینەرانی سەربەرزی کوردستان. تیمەکانی تەندروستی و هێزە ئەمنیەکان بۆ پاراستنی هاوڵاتیان بە بەردەوامی لە ئەرکدان و هاوڵاتیانی شوێ ڕایسپاسیان بۆ تیمەکانی تەندروستی و هێزە ئەمنیەکان داواش دەکەن بە پابەندبوونیان بە ڕێنماییەکان هاوکاریان بکەن بۆ ئەوەی هەم ئەوان ئەرکەکانیان بە باشی جێبەجێ بکەن و هەمیش ئەوان بێزار نەکەین و ماندووتریان نەکەین. شکر بۆ قیاداتا کوردستانی چیش زێرەوانی بێت چیش ئاسایشێ بێت چیش پێشمەرگەی بێت هەموو ئەتهاریکارن بەس ئەو تشتەوەکی مگوتی دەوێت ئەم الماڵەخۆ دانیشین ئێلا بۆ حالەتەکە ضروری بێت مەسەلەن چی نەفڕێکێ یان خودێنەکەت نەخۆشیەک بێت یان مارکێتێک بیت حاجەتە خۆت تێدا بۆرینین بەلێ جارەکە دی سپاس دەکەم بۆ هەموو لایەنێن پەیوەندیدار. بەرادەرانش لەوە زیاتر ئەزعاج نەکەین بە گەرما بە سەرما بە باران بە بە هەموو شتێ ئەوان لێرن لەبەرەوە ئێمە بپارێزن ئێمە جەبێ خۆمان یارمەتیە وەزع بدەین ئەوە وەزعێکە هەر کەسێ لەبەر خۆی و عایلەی خۆی ئەبێ خۆی بپارێزێ لەبەرەوە خۆیان خۆشەوێ بە خۆیان بپارێزن و ئەو بەرادەرانش بەڕاز ماندوون تەنیا یارمەتی ئەتوانی بیان دێن لەوە ماندووتریان نەکەین. والله دەچمەوە ماری کارمەندی ئاسایشی ڕێزی دەستان خۆش بێت خەڵکان سەر. خۆشەویستان وەکو ئاگادارن بەداخەوە لە 24 کاتژمێری ڕابردوو حاڵەتێک لە کۆمەڵگای سێبیران دەستنیشان کرا پاشان چەند کەسێکی نزیکی ئەو کەسەش دەستنیشان کرا کە ئەمە وای لێ کرد هەرزوو لایەنە پەیوەندیدارەکان ئەو کۆمەڵگایە بە تەواوەتی کوارەنتین بکەن. دەمانەوێت قسە لەسەر ئەم بابەتە بکەین قسە لەسەر بارودۆخی تەندروستی لە ناو شاری هەولێر بکەین بەگشتی و پاشان باسی کوارەنتینەکردنی سێبیران بکەین. ئەویش میوانداری بەڕێز دکتۆر دلۆڤان محەممەدمان کردەوە کە بەڕێزیان بەڕێوبەری گشتی تەندروستی شاری هەولێرە دکتۆریان بەخێربێی بۆ ستۆدیۆی کۆڤید-19. سەرەتا حەزمان لێ بە ئێمەش و بە بینەرانیش بڵێ ئەوەی لە سێبیران ڕوویدا چۆن بوو؟ بەڵێ سەرەتا ئەو نەخۆشەکەەوە سەردانی نەخۆشخانەی کردبوو بە هۆکاری ئەوەی کەەوە گرفتی کۆکە و ئێشی هەتا گورسی لەشی هەبووە برادەرەکانی باسییان لەوە کردیەکەوە نەوە گرفتی ئەو کۆکەیە هۆکارەکەی لە بە کۆرۆنا بێتن سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنی ناوەندی کردبوو کە سەرتەری چارەسەری کۆرۆنایە ئەلەوێ پشکنینی تاقیگەی لۆکرا لەلایەن تاقیگەی مرکزی کەوا لە سەر بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێرە ئەلەوێ کە تاقیکردنەوەکەی گەڕایەوە دەرچوو پۆزتەوە بەڕاستی ئەویان لە بۆمە زۆر ناخۆش بوو چونکە وەکو تیمی تەندروستی و تیمی پاراستنی تەندروستی پێویستە لێکۆڵینەوە بکەن بە دوواداچوون بکەن لە هەر نەخۆشێکەوە پشکنینەکەی ئەرێنی دەبیان پۆزتیڤ دەبیتن بە دوواداچوونەکە ئەوەیەکەوە ئەوە دەرچوو سەردانی زۆر شوێنی کردووە جگە لەوەی کۆمەلگایەکە
باری کۆمەڵایەتیان زۆر لە یەکەوە نزیکن و زۆربەی خزم و کەس و کاری یەکترن کەوا بەریەککەوتن زۆر هەبوو کۆبوونەوە هەبووە هەسەردانی یەکتر زۆر هەبووە لەبەر ئەوە دوای ئەوەی کە دیراستێکی سەریع کرا تیمی تەندروستی پاراستنی تەندروستی سەردانی ئەو شوێنیان کرد بەڕاستی بڕیارەکان لە کۆتایی ئەوە دراکەوە ئەو کۆمەڵگەیان ئەو گوندە هەمووی بەگشتی کەرەنتین بکرێتن ئەوە هۆکارە کۆمەڵایەتیەکە و پابند نەبوونی خەڵکەکە بە تێکەڵبوونی زیاتر و هاتوو چۆکردنیان و وا تێگەیشت بێتن کە بەداخەوە لەوانەیە ئەمە کەسانێکی تریشە بێمە تایبەت نییە بە تەنها بە کۆمەلگای سێبیران کە ئێمە لە هەزار کۆمەڵی خەڵکمان هەبێ وا تێ بگەن هاتوو چۆکردن بە پێیان یان چوونە ماڵانی نزیک خۆیان ئەمە هۆکارێک بێ ئەم هاتوچوو بڵین پەیوەندیە کۆمەڵایەتیانە چۆن کاری ئێوەی قورس کرد؟ بەخۆی گرفتەکە لەوەیە بەڕاستی ئێستا کە قەدەغی هاتوچۆ کرایە ینی بەداخەوە هەندێک خەڵک هەیەوە دەزانی تەنها هاتوچۆی ئۆتۆمبیل قەدەغە کراوە کە دەڵێ قەدەغی هاتوچۆ بەڕاستی مانایوەیە قەدەغی ئەو کەسانش کە هاتوچۆ بکەن هەتا بە پیادەش باشتر قەدەغی هاتنە دەرەوە لە هاتنە دەرەوە لە ماڵەوە بی باشترە بەڕاستی لەوانەیە ئەو تەسمیەیە زیاتر ڕوون بکاتەوە لە بە خەڵکەکە خەڵکانێکی زۆر هەیە پابندن بەڵام خەڵکانێکیش هەیە نەخێر پابندین تاکو ئێستاش هەتا لە کۆڵانەکان لە پارکەکان تەواجودیان هەیە بەریەکەوتن هەیە ئەوانە هەمووی گرفتەکە زیاتر دەکاتن تەشەنەکردنی ڤایرۆسەکە ئاسانتر دەکاتن جگە ئەوانەی کە کەرەنتین کران ئەوانیش ڕاستی ئەوە دەردەخاتن کەەوە ئەو کەسەی کە تووشی ئەو نەخۆشیە بوو ئێمە سامپڵی 100 کەس وەرگیرا لە یەکەم ڕۆژدا لەو 100 کەسە نوێیان کەوا لە کەسە نزیکەکانی ئەو نەخۆشە بوون ئەوانە ئیوانیش پۆزتیڤ و ئەرێنی دەرچوو ئەوانیش ئاینی چەند کەس ئێستا ئەوەی سێبیران ئێستا ئەوەی سێبیران بوویتە 10 کەس بوویتە بەڵێ جگە لەوەی ئێستاکە بەڕاستی پێویست بۆی دەکاتن هێشتا سامپلی زیاتر وەربژیرێتن هەر ئەو ڕۆتیمەکانی تەندروستی و پاراستنی تەندروستی دیسانەکە 100 سامپلی تریان وەرگرت ئەوانەی کە بەریەک بەرکەوتەی هەبووە لەگەڵیان دەمیست بزانم چێن ئەوانی کە سامپڵتان لێ وەرگرت ئەوانە زیاتر کەسە نزیکەکانن خێزانەکانی ماڵی مامەکانی ماڵی پوری ماڵی خاڵی ئەوانەی کە سەردانی کردن برادەرانی هەتا سەردانی ماڵی برادەرانی کردووە یان سەردانی گوندێکی تری کردووە سەردانی چەند شوێنی تری کردووە لەلایەن خزم و کەسوکار و ئەوانە بەڕاستی ئەوە هەموو ئەوانە زانیاری ورد وەرگیراوە بە دوواداچوونی ورد وەرگیراوە هەر هەمویان ئێستا بان کراون و کەرەنتین کراون ئەوەی کە پێویستی بۆی هەیە لە کەرەنتینەکاندا بندرێن ئەوانەی کەسە نزیکەکانن ئەوانە پشکنینیان بۆ کرایە ئێستاش ئەو ڕۆ چەند کەسێکی تر هەیەکەوە پشکنینەکەیان سامپلیان لێ وەرگیراوە و بەڵام تا ئێستا ئەنجامەکانیان دەرنەچوون خەڵکێکی زۆر پرسیارمان لەوە لێ دەکا بە ڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر چۆن سامپل وەردەگرن لە چی وەردەگرن بە شێوەیەکی گشتی بەدەر لە بابەتی کۆمەلگای سێبیران بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەوەگەر هاوڵاتیەک بێوێ پشکنین ئەکسەر بۆی دەکرێت یان بەڵێ ئێستا چەند لەو ماوەیەکەوە خزمەتگوزاری 122 ئێستا بوویتە دوو اختیاری تێدا یەکێکیان ئەوانەی کە کۆرۆنا نەبێت داوای نەخۆشی تر بێتن پێویستی بە ئەمبولانس بێتن بۆی دەچێتن جگە لەوانەی کەوا پێویستیان بە زانیاری هەیە لەسەر کۆرۆنا و چۆن خۆیان پشکنین بکەن بە زیاتر پشکنین بۆ ئەو کەسانە دەکرێتەوە لە وڵاتی ئەو لە وڵاتانە گەڕاینەتەوە کە نەخۆشیەکەی تێدا بڵاو بیتەوە لەوەکەیە کە باسی لەوە دەکرێت ئەو نەخۆشانە کە سەردانی وڵاتێکیان کردبێ یان بەریەککەوتنیان هەبێ لەگەر ئەو کەسانێک کە لە وڵاتانە گەڕاینێتەوە جگە لە نیشانەکانی کۆرۆنا ئەوەیە کە تای بەرزی هەبێتن یان کۆکای هەبێ یان تەنگە نەفەسی هەبێ ئەوانە هەمووی وا لێ دەکاتکەوا پشکنینی لۆ بگرێتن پشکنینی تاقیگەیی ئەگەر جگە لەوەش زۆر خەڵکی تر هەیەکەوە زانیاری بڵاو کراوە نەخۆشەکەی کە دەرچۆ پۆزتیڤیان ئەرێنیە خەڵکێکی خۆی دێت باس لەوە دەکاکەوە بەریەککەوتنی هەبووە چ لە شوێنی کارکردن بێتن چ خزمی ئەو بێتن یان بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان هاوکارن لەو بابەتەوە ڕێژە زۆرەکەی هەتا ڕادەیەکی زۆر باش هاوکارن هەتا ڕادەیەکی زۆر کێشەی ئەو ڤایرەسە ئەوەیە گەر کەسێکی ینی ژمارەیەکی کەمیش پابند نەبن لەوانەیە کارەساتی گەورەی لێ
خۆی بەڕاستی ئەمە کارەکەی گرنگیەکە لەوەیە ئێستا ڕێنمایەکان کە جێبەجێ بکری و خەڵک لە ماڵەوە دەرنەچێتن بەرەنگاربوونەوەی نەخۆشەکەیە یان نەهێشتنی نەخۆشەکە یان بەڕاستی بەلایانی کەم بتوانین هێواشی بکەینەوە چونکە ئێستا ئەوەی کە دەبینین ئەو داتانەی لە وڵاتەکانی دی بڵاو بوویتەوە بەس شێوەیەکی زۆر خێرا نەخۆشیەکە لە ناو کۆمەلگا بڵاو دەبێتەوە و مەترسیدارە بەڕاستیش دەگاتە حدێکەوە لە دەسەڵاتی دەستگای تەندروستیش نەمێنێتن بتوانی کۆنتترۆلی نەخۆشەکان بکاتن. دکتۆر جان دەمێ پرسیار لەو سەربازە ونانە بکەم لەو خوشک و برا هاوپیشانە چ لە پزیشکان چ لە کارمەندان و دواتریش ئەموو ئەو هێزە ئەمنیانە بە دەستخۆشیەوە کە لە سەرجادەکان بەڵام من ئەوی لێرە مەبەستمە پزیشکان و کارمەندان لە ناو نەخۆشخانەکان لە چ دۆخێکدان ئێوە چۆن هەوڵتان داوە کە ئەوانە پارێزرا بوون وەکو خۆت دەزانی قەڵغانی یەکە من ئەگەر کێشە بکەوێتە ناوڕیزەکانی ئەوانەوە خوانە خواستە پزیشک و کارمەندمان توش بن دیفاعەکەمان دەشتێت ئێوە چیتان کردو حەزم لێ هەم ئەگەر پەیامێکیشت هەبێ بۆ ئەوان وڵا بەڕاستی ئەم سەرەتا ڕاستە ئەم بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەو لێرم بەس بەڕاستی بە شایەری هەموو لایەک ینی تیمەکانی تەندروستی و پزیشکان و کارمەندان هەر هەمووی 24 کاتژمێری دەوام دەکەن لێرەدام پێم خۆشە دەستخۆشییان لێ بکەم سوپاس و پێزانینیان ئاراستە بکەین بەڕاستی وەکو پێشمەرگەیە کار دەکەن و بەرەنگاری ئەو نەخۆشیە دەبنەوە چ لە ڕووی ئەوانەیەکەوە لە فریاکەوتنەکان بێکەوە نەخۆشی گومان لێکراوی تێدا دەبینن ئەو نەخۆشخانانێکەوە دابین کرایە لە بۆ نەخۆشی کۆڕۆنا کە لە نزیکەوە چارەسەریان بۆ دابین دەکەن ئەو شوێنانێکەوە بەریەکەوتنی مباشریشیان هەیە دایرێکتیان هەیە لەگەڵ ئەو نەخۆشانە پێداویستیان بۆ دابین کرایە ئەو پێداویستیانێکەوە گرنگە هەیەیان بێ بۆ پارێزگاری لە پزیشکەکانیان کارمەندانی تەندروستی وەکو دەمامک و دەستکێش و یان ئەو گاونێکە لەبەری دەکەن ئەوانە هەر هەمووی بۆیان دابین کرایە بۆ ئەوی بتوانین ژیانیان پارێزراوە بێتن یاخود بتوانین نەخۆشیەکە لە ئەوان دوور بێت دەستان خۆش بێت ئێستا ئەمڕۆ لە سوۆشیال میدیای کوردستان 24 ئاماژە بۆ کرا کە بەڕێستان لێرە ئامادە دەبن کۆمەڵێک پرسیارە بۆ هاتووە ئەگەر دەرفەت هەبێ حەزم لێ لە بەڕێستی بکەم نێچیروان کوردی دەڵێت خەڵکی سێبیران پێویستی بە خواردنی ڕۆژانەیە چارەسەر چییە؟ هیچ قسەت کردووە لەگەڵ جەناوی پارێزگار و یەکە ئیداریەکانی بەڵێ ئەوە لە ژووری ئەوەی ئۆپەراسیۆنی ئەو بەرەنگاربوونەوەی ئەو نەخۆشیە لەگەڵ جەنابی بەڕێز پارێزگاری هەولێر باز لەوە کرایە ئەوە بڕیارە سبەینێ بڕێک لە ئەو سەبەتەی خۆراک لە بۆ گشت دانیشتوانی ئەوێن دەردابین بکرێ لە ڕووی تەندروستیەوەش دەبرێت ماڵ بە ماڵ دەبدرێت بەڵێ جگە لەوەش لە ڕووی تەندروستیەوە ئێمە بنکە تەندروستیەکەمان بەکار خستەوە ئەوڕۆ نەخۆشخانەیەکی گەڕۆکمان ئەلەوێ دابین کردیە ئەوانەی گومانی ئەویان لێ بکرێتەوە نەخۆشی کۆڕۆنایان هەیە نیشانەکانیان هەیە ئەوان لە بنکە تەندروستیەکە سیر دەکرێن ئەوەی کە نەخۆشی تری هەبێ دەرمان دانراوە خزمەت گوزاری تەندروستیەکان هەر بەردەوام گشت خزمەت گوزاریەکانی تەندروستی لە بۆیان دابین کراوە جگەلەوەی ئەو تیمەکانی پاراستنی تەندروستیش ئەوانیش کاری خۆیان دەکەن لەو شوێنانێکەوە گومان دەکەن ئەو نەخۆشیە بڵاو بێتەوە یان نیشانەکانیان هەوێ ئەوانیش زوو سامپل وەردەگرێت و لە نزیکەوە ڕەوشی تەندروستی ئەو هاوڵاتیانە گرنگی پێدەبێت. بێگومان هەستێکی خۆش نییە کە لە ناو کۆمەڵگاکەیانە بڵین داخراون یان کوارانتین کراون بەڵام ئەمە هەوکو لە زۆربەی زۆری ئەوانی کە دانیشتوانی کۆمەڵگاکەش بوون کە لەس تەلەڤزیۆن لە قسەیان دەکرد بۆ پەیامنێرەکانی ئێمەش ڕاستی بەشێکیان زۆر بە مۆراڵێکی بەرزەوە و زۆر بە ورە بەرزیەوە دەیانگۆ ئیشێکی باش کراوە بێگومان هەندێک جاریش ئەو کێشانە دەبێت کە وەکو ئێستا ئاماژەت پێکرد کە لەوانێت چارەسەر بکرێت. هێوار بەگزادە دەڵێت ئایا ڕێکاری پێویست بۆ پیادەکان دەگیرێتە بەر بە تایبەتی ئەوانەی پابندی ڕێنمایەکان نابن هەرچەندە لەوانەیە ئەوە پەیوەندی بە سپۆرتۆ نەبێ بەڵام لە حکمی ئەوەی ئەندامی ژووری ئۆپەراسیۆنی لە پارێزگای هەولێر لەگەر وەڵاممان بیتەوە. وەڵاهی بەڕاستی یەکشت هەیە ینی ئەمە ینی پێویستە برادەرانی دەستگا ئەمنیەکان ئەوانەی پۆلیس و پۆلیسی هاتوچۆ و ئاسایش و زێرەوانی چونکە هەمووی بە یەک دەست ئێستاکە پارێزگاری لەو قەدەغەکردنی هاتوچۆیە دەکەن هەر هەمووشیان بەڕاستی ئەو قەدەغەکردنی هاتوچۆیە یان قەدەغەکردنی ئەوەی کەوا لە ماڵەوە دەربێی با بڵێن
زیاتر لە بۆ ئەوەیە بۆ باری تەندروستیە یعنی خوانە خواستە بۆ باری ئەمنی نییە بەڵام ئەوان کە توندن لە ڕێکارەکان لە جێبەجێکردنیان هەمووی لە بۆ سەلامەتی هاوڵاتیانە بێگومان ڕێکاری جیاوازتریش گیراوەتە بەر بەشێک لە هاوڕێیانم هەندێکیان لە ڕێگا تۆزێکیش تاخیر بووبوون لەبەرەوەی دیارە زۆربەی شوێنەکان لە سەرەتاوە ئێستا خەریکی داخستنین لەوانەیە لە پاشە ڕۆژ ئەو بێ کێشەی دەرچوونیان نیە یان پێشتر ئاگادار نەکراونەتەوە کە ئەگەر ئەوەش بەڕێستان مادام هەر لە ژووری ئۆپەراسیۆنن ئەگەر چارەسەریەکمان بۆ بکەیت زۆر باش کە خەڵکێک هەیە پزیشکە ئەندامی بڵین ئەو هێزە ئەمنیانەیە کە ئەو یان ئەو کارمەندانن کە لە ڕاگەیاندنەکان کە ئێستا لە پشت ئێمەوە چەندین کەسن کار دەکەن تاوەکو بتوانین ئەم زانیاریانە بگەینە خەڵک بێگومان ئەوانیش کێشیان هەبووە هیوادارین لە چەند ڕۆژی داهاتوە ئەوانیش چارەسەر وەڵاهی هەمویان ئاگادار کراینەوە بەڕاستی تا ڕادەیەکی زۆریش هاوکاری تیمەکانی تەندروستی و پزیشکان و کارمەندانیان کردێت چکە نەخۆشخانەکان کار دەکەن گۆران عەبدولخالق دەڵێت چۆن دەزاندرێت توشبووەکانی سێبیران بەریەککەوتنیان لەگەڵ خەڵکی سنتەری هەولێر نەبووە بەڕاستی زیاتر لەسەر ئەوە اعتیماد دەکەین ئەمە ئەو کەسانەی کەوا یەک ئەمە زانیاریان لێ وەردەگیرێ جگەلەوەش ئێستا وشیاری خەڵک یان وشیاری ئەو هاوڵاتیانەی یان هەتا خزم و کەسوکاری خۆشیان بێتن هەر کەسێک کە بەریەککەوتنی هەبی لەگەڵ ئەو نەخۆشە یان نەخۆشیەکانی کەوا لە کۆنتاکتی ئەودا دروست بوونە خەڵکانێکی زۆر خۆی خەبەر دەداتن خۆی تاوەکو لە زیرانەکەشی خەبەر دەداتن لە بۆ ئەوەی سەلامەتی ئەم جۆرە خەبەردانێکی ڕاستگۆیانەوە و هیچ نابێت لە دڵی بگرن ئەمە زیان سوود گەیاندنە بە تاکید ینی ئەوە دەبێتە هۆی پێشەموو شتێکی ئەو کەسێک کە بەریەککەوتنی هەبووە دەبێتە پارێزگاری لە تەندروستی ئەو کەسە ئەوەل کەس دواتر لە بۆ خێزانەکەی و دواتر لە بۆ کۆمەلگا دکتۆر دلۆڤان محەممەد فاتح بەڕێوەری گشتی تەندروستی هەولێر زۆر سپاس ماندوو نەبن هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازی زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت دەگەڕێینەوە هەواڵەکان 602 کەسی دیکە لە ئیتالیا بەهۆی ڤایرەسی کۆرۆنا گیانیان لەدەستدا و ژمارەی توشبووانیش لە وڵاتە لە 64,000 کەس نزیک دەبێتەوە وەزارەتی تەندروستی ئیتالیا ڕای دەگەێنێت تاوەکو ئێستا 6,078 کەس بەهۆی کۆرۆنا و گیانیان لەدەستداوە و نزیکەی 7,500 کەس چاک بوونێتەوە حکوومەتیش بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرەسە تەواوی شوێنە گشتیەکانی داخستووە و هاتوچۆ قەدەغە کراوە. با ئێستا بینە سەر بابەتێک کە بتوانین کاتەکانی خۆمانی لە ماڵەوە پێ بەسەر ببین و بابەتێک کە ڕاستە و خۆ پەیوەندی بە تەندروستیمانەوە هەیە و بەرگری لە شمان بەرز دەکاتەوە ئەویش بابەتی وەرزشە. ئێمە ئێستا ئەمڕۆ لە ناو ستۆدیۆی کۆڤید-19 کارزانزایی کە ڕاهێنەری وەرزشی و شارەزای خۆراک و تاواکەرە خۆراکیەکانە میوانمانە کا کارزان بەخێر بێی سەرسەر زۆر چۆن وەرزشێکی ئەم ماوەیە کە هۆڵەکان داخلە خۆتەوە دەست پێ بکەین. خۆ تەزانی من زۆر سەرقاڵم بە یاریزانەکانی خۆم و خۆشم قوتابی ماستەرم لە بواری وەرزش پێش ئێستا دەرفەتم زۆر کەم و بەڵام ئێستا دەرفەتێکی زۆر میێتوانم وەرزش بکەم لە ماڵەوە و کاتی خۆشم هەیە ئێوە خۆتان پاڵەوان و خۆتان وەرزشوان حتمما حسابی خۆتان کردبوو بۆ کاتێکی وان لەوانەیە چەند با سەرەتا لەوە دەست پێ بکەین کەسێکی ئاسایی کە لە ماڵەوە بێ ئایا تەنانەت ئەگەر قەبارەی خانووەکەی هەر شێوەیەک بێ هەر مەساحەیەک بێت چونکە ئەمە دەزانین لە وڵاتی ئێمە خانووەکان شوێنی نیشتە جێبوونەکان جیاوازن هەندێکەیە گەورە و فراوانە هەندێکەیە بچووکە هەندێکەیە کەم دەرامەتە بەس بە شێوەیەکی گشتی ئێمە چۆن وا بکەین لەم ماوەی کە هۆڵەکانی وەرزشکردن نییە کە سەرجەم پارکەکان بە شێوەیەکی زۆربیان داخراون چۆن ئێمە وەرزشی ڕۆژانە بکەین چۆن بەرگری لەشی خۆمان بەرزکەینەوە تاوان سەرەتا دکتۆر بەر لەوەی بچینە ناو ئەوەی کە چۆن وەرزش بکە خەڵک لە ماڵەوە یان دەرفەتی چۆن استقلال بکە بە وەرزشکردنەکە ئەمە دەبێت خەڵک ئاگادار بکەینەوە کە ڕۆشنایی ئەم بکەین سەبارەت بە بەهێزکردنی مەناعە یاخود ئامێری بەرگری لەشی مرۆڤ کە یەکێکە لە 11 ئامێرەکان کە زۆربەی بواری شارەزای بواری تەندروستی شارزایانی جیهانی کە باز لەواکەن کە دەبێت یەکێک لەو خۆپاراستن و یەکێک لەو هەوڵدانەی کە دژی کۆڤید-19 بیتن ئەوەیە کە بتوانێت تۆ چۆن مەناعی خۆت بەرز بکەوە کە مەناعش بەرز کراوە یەکێک لەو ڕێگایانە کە خۆراکە
و تەواوکەری خۆراکە ئەو وەرزشکردنەکەی جەنابەت تازە باسی کرد ئێستا بە تەفاسیل باسیەکەین و زایدەن ئەو تاوکەرە خۆراکیانەی کە بەکاردێتن وەکو سەپلمنت ناوی دەبرێت لە مستەڵەحی تۆبی کە مەڵتی ڤایتامینە ڤایتامین سیە DPA DHA هەبیە بەسترا بێتەوە بە وەرزشەکە ئەوە وەرزش و ئەو تاوکەری خۆراک و خۆراک ڕەبتێکی زۆر بەتینی هەیە بۆ بەهێزکردنی ئەمێری بەرگری لەشی مرۆڤ لە دژی کۆڕۆنە بۆ ئەوی بتوانێت تەواو خۆی ئامادە بکات گری خۆمان بەهێز بکات ئێمە هاتین وەختی تۆمان گرت چەند ڤیددیوەکمان ڕێکۆرد کرد ئێستا ئەو وەرزشانەی کە دێت پێمان خۆشە ئەگەر بە کورتیش بێ بۆی کاتەکە هەمووی پێڕابگەین ئەو خۆتی بزانین ئەو وەرزشانی کە تۆ ئەنجامتدا و هەر یەکەی سوودەکانیمان ئەگە بە کورتی پێ بڵێ تاوانەوە ئێمە ئەو وەرزشەی کردمان لەسەر دوو کۆمەڵە دابشمان کردووە کە لە ماڵەوە کە جەنابەت باسی کرد چۆن ئەیکەی کۆمەڵەیەکیان ئەوێ بۆ پارێزگاریکردن بۆ ئەو کەسانی کە ماسوولکەیان هەیە کێشی زیادبوونی کێشیان هەیە تەنها ماسوولکە گروپێک لە یاخود کۆمەڵێک لە ڕاهێنانەکان ئەوە سەبارەت بە پارێزگاریکردن لە بەتێنە ئەوە بەڵێ ئەوەیان دابەزینی کێشە بۆ ئەوی بتوانیت چۆن یعنی کۆمەڵێک کۆمەڵی ڕاهێنانی دابەزینی کێشمان لە هەمان کاتدا وەرگرت ئەوە بۆ بەرزکردنەوەی لێدانی دڵ و خۆ ئامادەکردن بۆ سەرەتای وەرزشەکە لێدانی دڵ بەرزکەی ئەمەیان پێڵێن هاینیز ئەمە بۆ بەشی خوارەوەی سک و بۆڕانەکان زۆر باشە و لە هەمان کاتدا پێ دەڵێن تەمارین ئەلهەوایی لە مستەڵەحی طبی ئەوەیان بە عەدەد ئەبێت 4 جار 25 بیکەی بۆ هەر لایەکی دانەیەک حسابی هەر جارەی مەسەلەن دەکا 50 بە هەردوو و ڕێستەکەی بینیشیان ئەبێ 15 سانیە زیاتر نەبێتن ئەگەر هاوکارانم ڤیددیوەیەکی ترمان پیشاندن ئەوە ڤیددیۆی دووەم پێی دەڵێن بەتەرفلای ئەوەشیان زۆر باشە بۆ تەنیشتەکان و بۆ خەسر کە پێی دەڵێن کەمەر بۆ بەشەکانی پشت ئەمەشیان پێی دەڵێن تەمارین هەوایی بۆ بەهێزکردنی مەناعە زۆر گرنگە و چێشیشدا ئەبەزینی لە هەمان کاتدا لە شولارێکی ڕێکت پێدەبەخشیت ئەوەش هەمان کات 425 و لە ڕێستەکەش نابێت لە 15 سانیە زیاتر بێت چونکە دەبێتە جۆرێک لە وەرزشی تر ڤیددیوەیەکی تر ببینین بزانین ئەوەیان یاری ژێرەوەی سک و ناوەڕاستی چکە زۆر کەس کێشەی ئەوەی هەیە کە سکی زۆر لە پێشە یاخود کێشی لیس هەمووی کۆ بێتەوە لە بەشی سک و کەمەرە ئەوە زیاتر بۆ سوستانی چەوری لەو منطقەیە بەڵێ ئەمەشیان عینەن ئەتوانێت 4 جار 15 بینی پازەکانیش 10 سانی بۆ 5 سانیە ڕێستی هەیە واتە ئیسراحەتی هەیە لەوانەیە لە بیدایەتەوە ئەم وەرزشە قورس بێ بەڵام بە خلالی تاوانەوە پێی دەڵێن سمپل وەرکات واتە تەمارینی بەسیت و سادە بۆ ئەو کەسانی کە بتوان لە ماڵەوە بیکەن ئەم ڤیددیوانە بێگومان لە سوۆسیال میدیای کوردستان 24 دەمێنێ ئەوەی باشەیانی هاوڵاتیان نتوانن پاشتریش سوود لە وەرزشەکان چەند جارێک دووبارە بکەنەوە ئەمەیان بۆ بەشی سەرەوەی سکە چونکە خۆتەزانی دابش کراوە بۆ چەند بەشێک لە ماسوولکەکان هەر ماسوولکە و جۆرێک وەرزشی خۆی هەیە ئەوەی تازە کردانەوە بەشی سەرەوە و بەشی ناوەڕاستی سک ئیشەکاتن و شێوازی تەکنیکی بزەبت ئەبێ بەو شێوەی بیکەیت چونکە ئیسیفادە ناکاتن و تکرارەکەشی واتە چەند جارەی ئەتوانێت 4 جار 15 یان 4 جار 20 دە تاوەکو 5 سانیش ئیسراحەت وەربگری ڕاستی دانەیەکی تر ئەوە بۆ تەنیشتەکانی لەش باشە بۆ دابەزینی کێش عینەن یەک لەو تەمارینانەیە کە خەڵک کێشەی زیادبوونی چەوری هەیە لە کەمەرە بۆ دابەزینی چەوری لە کەمەر ئەبێت ئەکی ئەوەشیان 4 جار 50 ئەتوانێ بیکە بینی پەنجایەکانیش دە تاوەکو 15 چرکە ئەتوانێ ڕاحە و ڕێست وەربگریتن ئەگەر ڤیددیۆی ئێستا دێنە سەر کۆمەڵی دووەم ئەوەیان بۆ پاراستنی ماسوولکە چونکە خۆتەزانی یاریزانمان زۆر هەیە ئێستا ناتوان سەردانی هۆڵەکان کە لە بەرەوەی داخرایە ئەتوان بۆ شێوەیەکی دابش بکە بۆ چەند بەشێک لە ماسوولکەکانی لەشی مرۆڤ ئێستاوە یاری سنگە زیاتر خۆی هەموو وەکو عتەلەیەک یاخود خڵۆکەیەک بابرین زۆربەی بەشەکانی شەکە بەڵامەوە یاری سنگە ئەتوانی بۆ هەر یاریەکیش 3 جار 12 بیکە بەڵام سراحەتەکەی دەگۆڕێتن واتە حەسانەوەکەی ئەبێ 25 چرکە بێتن خەڵکی ئاسایش دەتوانێت ئەنجامی بدات ئەویش بەڵێ خەڵکی ئاسایش دەتوانێت و ئەو خەڵکەش ئەتوانێت کە کێشی زۆر نەبێتن چونکە گە کێشی زۆر بێ لەوانەیە تووشی مەشاکلی شانێ ڤیددیۆی پاشەوە هەندۆکە قورستر بێ ئەوە بەس تایبەتە بەوانی بەڵێ ئەمانە ئێستا ئەوە بەشی شان وەرگرتووە هەمان پێی دەڵێن بەدی ویت واتە بە کێشی لەشت و یاریەکەی ئەنجامەدەی بۆ لەش جوانی لە شڕێکی
ئەمە بۆ بەشی شانە دێڵتۆیدا ئەوە توانی 4 جار 12 و ڕێستیش لە بینیان 25 سانیە کەمتر نەبێ 25 سرکە زۆر باش. ئێستا ئەوە بەشی سێمیان کە ترایسێپسە نفسی شت 4 جار 12 سێ تاوەکو 4 جار 12 ئەتوانی وەربگری و بینی سێتەکانیش ئەبێ 25 سانیە بە هەمان شێوە ئەبێ ئیسراحەتکەی ئەمە توانێت کارانم دەڵێ من ئەو وەرزشم پێ ناکرێوان زۆر بەڵێ قورسە بەڵام ئەتوانێت بیکەی لە بەرەوەی پات لە زەوی بێتن و لە ماڵەوەش هەمووتان خۆتان زانن کە کورسی هەیە قەنەفەیەکە شتێکی توانێت بەکاربینێ بۆ ئەو حالەتە ئەمەیان بۆ پشتە یاخود بە ئینگلیزیەکەی پێدەرن لات مەسڵ یان ترۆپی دڵ مەسڵ بەشی ماسوولکەی پشت دەفا بەڵێ هەر لایەک ئەتوانێ 3 جار 12 بیکەی کارزان ئەمە لێ دەکە ئەو ماسوولکەیە بە زەخامەتی خۆی نفسی کوالێتی بمینێتن بڵێ وەتوانی زیادیش بکات کڕارەکە توانی وەزنیش بەکاربیێنی لەسەر پشتی دابنێ ئەوە شەکرێتن بڵێ ئەوە ئەتوانێت پشتە کۆڵەیەک وەربگری چەند کێشێک بخەیتە ناوی تەمارینی کواسێپس ڕوباعی تەمارینی پێ ڕانەکانت پێ بیکەی و 3 جار یاخود 4 جار 20 و ڕێستەکەش واتە ئیسراحەتەکەی بینیان 25 چرکە بینی سێتەکان هەبیتن دەست خۆش بێ ماندومان کردی بۆ ڤیددیویانە دەمەوێت پرسیار لەسەر ئەوە بکەم چ وەرزشێک هەیە بۆی زیاتر بتوانێت سیەکانمان بکاتەوە زیاتر والیە بکە هەوای پاک بچێتە ناوەوە و ئەو شوێنانی ئەو سکۆڵە و مەمی لە پشکۆلانی کە لە ناو سیەکانمانە هەیە خۆت دەزانی ئەم کۆڤید 19 بەهۆی دروستکردنی جۆرێک لە هەوکردن و ئیلتیهابات لەوێ وا دەکات ئەوانە زیاتر بگیرێ و کێشەی هەناسەدان بێت چ وەرزشێک هەیە بۆ ئێمە بتوانین تەقویەی سیەکانی خۆمان لە بابەتی علم تدریب کتابێک هەیە لە جامعی کۆلیژی پەرودەی وەرزشی هەیە بە ناوی علم تدریب باسی چەند ئەنظیمەیەکی تەمارین دەکات لە جسمی لە لەشی مرۆڤە ئەنظیمەکەش نظامی فسفاجیتی هەیە نظامی هەوایی و لاهەوایی هەیە طبعا ئێمە نظامی هەوایی استعمال دەکەین لە بۆ ئەو کەسانی واتە تدریب هەوایی بۆ ئەو کەسانی بیانەوێت تەفتیحی قەسەبات سەدر بیەوەتە بەشەکانی بۆ ڕیچکەی هەناسە و سیەکانی بۆی بەتەواتی بکرێتەوە بۆی هەناسە و یاخود تەنگەنەفەسی کەم بکاتەوە ئەوەش تەمارینی هەوائیە ڕاکردنمان هەیە پاسکیل سواریمان هەیە ئەتوانێت لە ماڵەوە پاسکیلی بکە ئەتوانێت پەتپەتێنی بکاتن ڕۆژانە ڕێژەکەی زیادکە ئەتوانێت تەمارینی پێی دەنێن ئارمینگ ئەکسەرسایز تەمارینی ڕاهێنانی سەربازی هەیە ئەتوانێت لە ئینتەرنێت دەریکەیت و تەمارینەکە ئەنجام بدەیت ئەو تەمرین هەواییەک لەو تەمارینانەیەک لە ڕاهێنانەیەک کەەوە هەموو ڕاهێنانە هەواییەکان باڵێ بەشێکی زۆر سینگە بەڵێ ئەتوان پەیوەندیشم پێ بکەن جوابیان دەم ڕۆژانە پەیوەندیشی زۆرم پێواکرێت لە فەیسبوک و لە هەمان کاتیشدا ئەتوان یەک لەو سوودانی هەیەکەوە خڕۆکەی سپی زیاد دەکات کە دەورێکی باڵای هەیە لە بەهێزکردنی لەگومان لە بەرەنگاربوونەوەی بزەبەت بەرگری لەشی مرۆڤ بەنسبەت کاتەکان وەکو تۆ ئێستا خۆت ئاماژت پێکرد پێشترێ بەرپرسیارەتی دەوام ماستێرەکەت ئەوانەی تر ئێستا تۆ ئەمانەت وای لێ کردووی کە کاتێکی زیاتر تەرخامکەی بۆ وەرزش چ کاتێک باشە با بڵێن تۆکەیەکی من بۆ خۆم لەبەرەوەی من دابەزینی کێشم نیە من لە شولارم ڕێکە بەڵام تەنها دەمەوێت پارێزگاری لێ بکەم من سعات 4 تاوەکو 6 بۆم هەیە وەرزشەکە بکەم لەبەرەوەی لەشم تێر خۆراکە و تو ئەسڵان پێویست پێ کاتێک بیکەی کە لەشت خۆراکی تەواوی وەرباسی کەسێک بکەین کە لە ماوەی ئەم دانیشتنم لە ماڵەوە 4 کیلۆم زیاد کرد ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە بە کورتی باشترین کات بۆ ئەوەی بتەوێت زۆرترین ڕێژەی کێشت دابەزێنی بەیانیان بەر لە دەستپێکردنی خواردن واتە خۆراک وەرناگریت ساعاتێک بەر لە خۆراک ئەتوانێت وەرشێکی دروست و هەوایی بیکەی و پاشتر دەتوانێت دواتر یان دەتوانێت خۆراکی خۆت وەربگری و ئیتر کاتێکی زۆریشت بەدەستەمینی ئەتوانێت خوێندنەوە بکەیت و دەرچوونیش نییە ئەبێ بەڵێت سەردانی تەماشای تەلەڤیزیۆن بکەی شتیوان بەڵێ کارزاندزەی ڕاهێنەری وەرزشی و شارەزا لە تاواکاری خۆراکیەکان زۆر سپاس ئەزیەتماندا ڤیددیۆکان بە سوود و سپاس بۆ زانیاریەکان لە خزمەتم زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێزیش لە نەمسا گوندێک ناوی کۆڕۆنایە و لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا خەڵکی گوند دەیانەوێت ناوی گوندەکەیان بگۆڕن گوندەکە ناوی سانتی کۆڕۆنایە و دەکەوێتە نزیک زنجیرە چیاکانی ئاڵپ لە 100 کیلۆمەتری باشووری ڤێننای پایتەخت شوێنێکی گەشتیاریە سەرۆکی شارەوانی ئەو ناوچێژەڵێت ترسی ئەوە لای خەڵک دروست بووە ناوەکەی ببێتە کێشە بۆی و
گەشتیاران لی دوورکەونەوە ناوی گوندەکە لە ناوی کەسێکی ئاینی بە ناوی قەشە کۆڕۆناوە هاتووە. ئێستا دانیشتوانی گوندەکە بە جددی دەیانەوێت ناوێکی گونجاو بۆ گوندەکەیان بدۆزنەوە. تا ئێستا لە نەمسا 3900 توش بوو تۆمار کراون و 21 کەسیش بەهۆی کۆڕۆناوە گیانیان لەدەستداوە. نەمسا کە ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 9 ملیۆن کەسە ڕێکاری توندی گرتوۆتە بەر بۆ کۆنتترۆلکردنی ڤایرۆسەکە. کێشەکە لە گۆڕینی ناوی گوندەکە نییە. کێشەکە لەوەیە کە ئەگەر ئێمە باسی حاڵەتێکتان بۆ بکەین. کەسێکی ئاسایی هەستاوە نامەیەکی نردووە لە بۆ یەکێک لە توشبووەکانی نەخۆشی کۆڕۆنا کە ئەو ئێستا لە نەخۆشخانەیە. لی پرسیوە ئەحواڵت چۆنە وتوێتی 5 دقەیتر جواب بدەدەمەوە. پاش ئەوەی کە جوابی داوەتەوە بەم وێنانە وەڵامی داوەتەوە. لەسەرەوەش بە گەورەی نووسی بووی بڕیار لای توێ. مەبەستەکەی ئەو دەیەوێ پێش ئەوەی پێ بڵێ من چۆنم وەرە بخۆت ئەم بەراوردانە بکە. پێی وتووە حەزت لێیە حەزم دەکرد ئێستا منیش ئەو حالە لەسەر جێگاکەی خۆم لە ماڵەوە بم، بەڵام ئێستا من لەسەر ئەو قەرەوەڵێم کەواتە بڕیار لای توێیە دەتەوێت لەسەر ئەو بمێنیتەوە یان بڕۆیتە ئەوێ. وێنێکی تری بۆ نردووە دەڵێ بڕیار لای توێیە دەتەوێت سیەکانت ئاوهای بەسەر بێ چ لە ئەنجامی جگەرە کێشان نێرگەلە کێشان یاوە خودت توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا کە زۆربەی توێژینەوەکان دەری دەخەن کە بڕێکی زۆر هاوکردن لە ناو سیەکان دروست دەکا یان سیەکانت وەکو ئێستا کە ئێستا هاتاوەکو خۆی بمێنێتەوە. وێنەیەکی تریشی لە بۆ نردووە پێی دەڵێ بەدەست خۆتە من ئێستا مەجبورم ئەمانە وەرگرم ئێستا لای تۆ ئەوانەیە کامیان دەتەوێت بێ لەگەڵم ئەوانە ئەو حەبوو دەرمانانە بخۆی یان لە ماڵەوە بی ئەو خواردنە بە سوودانەی کە وات لێ دەکا بەرگری لەشت زیاتر بێ و پێویست نەکە یان خۆپارێزەکەی خۆت بگەێنە خۆت و ماڵ و مناڵەکەت و لە ماڵەوە بمێنەرەوە خەریکی ئەو خواردنانە بە. پاشانیش پێی وتۆ من ڕۆژ تا ئێوارە 24 کاتژمێر ئەو شاشەیەم بەرامبەرە کە پێم دەڵێ لێدانی دڵ و پەستانی خوێن و بە قەلقی ناتوانم تام لە هیچ بکەم تۆش بۆ خۆت لە ماڵەوە بە ئاسانی دەتوانی تەماشای هەواڵەکانی کۆڤید-19 بکەی و خواردنی تەندروستیش بخۆی و پێویستیش بۆ نەکابێتە نەخۆشخانە. و وێنەیەکی تریشی کە زۆر سۆزدارەیان بڵین بە شێوەیە کە سۆزی کەس دەجوڵێنێ ئەوەیە دەڵێت تۆ خۆت لە ناو ماڵ و کەس و کارەکەت دانیشتووی گلەی لەوە مەکە کە ناچیتە دەرەوە خۆشترین هەستە بۆ کەسێک کە کەسە خۆشەویستەکانی لێو نزیک بێ. بەڵام منیش من ڕاستە لە ناو خەستخانەم ڕاستە ئەوانەی کە خزمەتم دەکەن گیانی خۆیان بەخشیوە و نزیکن لێم و خۆیان خستۆتە مەترسیەوە بەڵام ناگاتە کەس و کارەکانم. دەستەکانتان بشۆن لە ماڵەکانتان بمێننەوە تێکەڵاوی مەکەن هەموو لایەکیتان هەر تەندروست.